Hey, what's up guys? Welcome back to Learn and Explore. منیاد خۆشحاڵم گەڕامەوەلاتان لەوانەیەکی تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان بە ساڵی 2025 جاوگلیانی کە هەتاناڵێن بۆ دیارنی نوانەی تازەزانی و بابەتانە جارێ هەڵیگرن و ئەم زنجیرەیە بکەین ئینشاڵڵا لە داهاتوو ئاڵامی و پرسیارانەشتان دەسەکەوێتەوە. جا لەم زنجیرەیە بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان هەر ڕۆژە و یەک ڤیدیۆ دائنین کە تێیدا یەک فەرموودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ئینگلیزی هێنین و دوایەوە ڕۆڵیەکەینەوە بە کوردی. جاواب هەیەوە هەمەیە ئەتوان لەلایەنە دینیەکەوە ئیسفادە بکەن و هەم لەلایەنە زمانەوانیەکەشەوە ئیسفادەیەکی زۆر باش بکەن. ڤیدیۆکانی ئەم زنجیرەیە بە ئەگەرێکی زۆرەوە کورتە بن چونکە ئەمانێت لە کەمترین کاتە بە زۆرترین سوود بەیەوە بگەینێن و ئەم دەستپێکەش تەنها بۆ ئەم ڤیدیۆیە بێت چونکە لە ڤیدیۆکانی ڕۆژانی داهاتووە ڕاستەوخۆ چینە سەر فەرموودەکە و کاتان بەوانەوە ناکوژین. جا هیوادارم مانگێکی پڕ لە خێر و خۆشی بێ بۆ هەموومان و با دەست پێ بکەین. The Prophet Muhammad, peace be upon him, says, when the month of Ramadan starts, the doors of the sky are opened, and the doors of Jahannam, or hell, are shut, and the shayateen, or the devils, are chained up. واتەیان فەرموودە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمووێت کاتێک کە مانگی ڕەمەزان دەست پێ دەکات. When واتە کاتێک the month of Ramadan, the month واتە مانگی ڕەمەزان دەست پێ دەکات starts کاتێک کە مانگی ڕەمەزان دەست پێ دەکات the doors of the sky دەرگاکانی ئاسمان the doors of the sky واتە ئاسمان doors واتە دەرگاکان the doors of the sky are opened دەرگاکانی ئاسمان ئەکرێنەوە are opened عەکسی کرانەوە حتمەن داخرانە open واتە کرانەوە یان ئەکرێتەوە are opened واتە ئەکرێنەوە دەرگاکانی ئاسمان ئەکرێنەوە and the doors of Jahannam دەرگاکانی دۆزەخ یان دەرگاکانی جەهەنەم یان وشەیەکی تر بۆ جەهەنەم hell واتە هەر بە هەمان واتای دۆزەخێت hell دەرگاکانی دۆزەخ are shut داخرێن shut بەمانەی داخرانیت close هەر بەمانەی داخرانێت بەڵام shut زۆر قایمتر داخرێت لەمە تێگەشت and the shayateen و هەروەها شەیتانەکان شیاطین ئەمە عەرەبیە تەمانە وشەیەکی ئینگلیزی بۆ شەیطان بریتیە لە devil and the devils and the shayateen شەیتانەکان are chained up ئەبەسرێنەوە to chain up واتە ببەسرێتەوە بە چیش یعنی کۆت و زنجیر بکرێن واتە کوردەکەی ڕێک بۆ جۆرێت to chain up chain بە واتای زنجیرێت بەڵام کە کاتێک یەکێک ببەسیتەوە ها زۆر بە دڵنیاییەوە بۆی نەتوانێت هیچ جوڵەیە بکات و تەکید بیرەوەی کە ناجوڵێتەوە بە زنجیرێکی قایم ئەیبەسیتەوە ئەوە chain up handcuff ئەو کەلەپچێ ئەتیادیە بەڵام chain ئەوەیە کۆت و زنجیر بکرێت مەسەن دەست و قاچی ئەو کەسا کە ئەتەوێت بە زنجیر ببەسیتەوە ئەوە chainە chain خۆر بە واتای زنجیرێت تو chain up واتە بیبەسیتەوە کەواتە کاتێک کە ڕەمەزان دەست پێکات دەرگاکانی ئاسمانەکرێنەوە و دەرگاکانی دۆزەخ دائەخرێن و شەیتانەکانیش ئەبەسرێنەوە بە کۆت و زنجیر. جا هیوادارم وانەیەکی پڕ لە سوود ببێت تاوەکو سبێنێ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.